لەگەڵ پرۆسە ڕزگارکردنا فەلوجە هەواڵێکی ژلای ڕاگەهاندنە حەشد شعبی و لێستێک بە ناوێ 351 کەچ و ژن و زارۆکên ێزی هاتیە بەڵافکردن کو هاتینە ڕزگارکردنە وادێکی هەواڵیژی دەنگ ڤەدایە لە سەر ئاستی جیهانی و بتایبەت دنافتۆرên کۆمەڵەتیên فەیسبووکیدا سەبارەت ئەوی هەواڵی ڕێڤەبەری کاروبارن ێزیان ئەوی هەواڵی بەنەڕاست دەدە دیارکردن هادی دووبانی ڕێڤەبەری کاروبارن ێزیات دەبێژێت ئەو هەواڵی هاتیە بەڵافکردن هەتا نەهات ڕاستی بۆ ئەوەی هەواڵی نینە و نەهاتیە پێشڕاستکردن. دربارەی هەواڵی ڕزگارکردنە 354 کەچ و ژنێت ئێزدیا فەلوجە ڕاگەهاندنە حەشد شعبی لە تۆرên کۆمەڵاتیên فێسبوک ئەف هەواڵە بەلاف کردبوو. پشتی ما پێداچۆن سەروی بابەتی کردی هەتانۆکە ئەم نەگەشتنی حقەتێ ئایا خەبەرە ڕاستە یان نا ما ئەو ناوێت حەشد شعبی ئەو 354 ناوێت بەلافکردین ما نویسینگە ئەو پێداچۆن سەروان ناواکرد تەدقیق کرد داتای و پێزانینە نەکمەهین گەلێک شوان ناوا دەرکەفتن و بەرینەوە کە هاتین ڕزگارکردن. هەر سەبارەت داخوێنیە کوژلای ڕێڤەبەریە کاروبارن ئێزی هاتیە بەڵافکردن و ئەوی هەواڵی پشتڕاست دکات یە ڕزگارکردنا 351 کەچێن ئێزی هادی دووبانی دەبێژێت. مخابن هەندێک دەستگێت ڕاگەهاندنێک و بێ بزڤڕنە بۆ ما پرسیارە کەشما بکەن ئەف هەواڵە سەر ناوێمە بەلافکردنە و ئەس بینم و حەقیقی شەرعیە و ئەم ئیرۆکە داخوازی وان بکەین و حەقی خۆ ڕێکا قانونی ئشوان داخواز بکەین. ژلایەکی دیڤە ڕێڤەبەری کاروبارن ئێزیان دەدە دیارکردن و هەتا نەها بەتریژێ 2500 کەچ و ژنێن ئێزی ماینە دەناو دەستێن داعشدا. هەر دەستپێکە کارەساتە شنگارێ ڕاستیشێک و 6386 کەچ و ژنێت ئێزی هاتبوونە ڕەواندن هەتانۆکە نویسینگەی قاریە 2593 کەسەشوان ڕزگار بکات ئەنکو تەمامی 3793 کەس هەتانۆکە مەسیرێوان نەی دیارە و ڕەواندنە شلایەکدارن داعشێ بە. دەیەتەزانین کو دەگەل داگیرکردنا دەڤەرا شنگالی جلای تیرۆریستên داعش بتریژی 6000 کەچ و ژین و زارۆکên ئێزی کەفتینە دناو دەستێن داعشدا و هاتینە بەڵاوەکردن لەسەر باژێرن عێراقێ و ئێزیدی لە هیڤیاوێ چەندێنە کو ئەو باژێرنە بێنە ڕزگارکردندا کو ئەوێن گرتیژی بهێنا ئازادکردن. ئەکرەن دەروێش کەناڵێ بادینان سات دهۆک.